سڵاوتان لێبێ کاتتان باش من سەرگوڵ ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵیم لێ پرسایی هۆبەی ئاشتیم لە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلەیمانی لە بڕگەی کشت و کاڵیا ئەمڕۆ حەزەکەین باسی درەختی ناروەندتان بۆ بکەین کە ناو زانستیەکەی ئەلماسا و سەربەخێزانی ئەلماسیایە. ئەم درەختە لە لای ئێمە پێڵێن ناروەند، ناوێکی شایعیشی هەیە، وەزمی هەورامی پێڵێن. درەختێک کە بڵێن گەڵاوەریوە لە سێ وەرزە سەوزە، بەڵام لە وەرزێکمانە گەڵاوەریوە. تەمەنی ئەم دارە سەدان ساڵە لای ئێمە. نیشتیمانی ڕەسەنی داروەند باکووری ئەمریکا و ئەوروپا و ئێستش بڵێن بڵاو بۆ تۆ بۆ منتقەی ئاسیا و تا هەرێمی کوردستانیش. لە ئێستا ئێمە بە درەختێکی زۆر باشی ئەزانین بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوەی ئەم دارە بەرگی سەرما و گەرماگرێ، مقاومەیەکی زۆری بۆ گەرما و سەرما هەیە، بەجددی دارێکی زۆر جوانە، سێبەرێکی زۆرمانایەتێ. ئێمە لە باخچە گشتەکان و سەرشۆستە گشتەکانە زۆر داری ناروەند ئەڕوێنین، لەبەرەوەی دارێکی زۆر جوانە، باڵایەکی بەرزی هەیە. خۆی داری ناروەند 25 مەتر بەرزەگەتەوە، بەڵام ئەمە زیاتر بڵێن لە ناو شارانە، بڵێن بۆ لە منتقەی دارستانە. ئەگەر ئێمە چکە دارستانمان نیە، ناروەند لە دارستانەکانە باڵایەکی زۆر بەرزەیە، منافەسی دارەکانەکە تقریباً 25 مەتر زیاتر بەرزەدەتەوە. داری ناروەند بە زۆری حەشەرەی منلی ئەیە، چارەسەرکێشی ئاسانێ. ئێمە ساڵانە موبیداتی بۆ بەکارهێنین، دەرمانی منی بۆ بەکارهێنین و لەو کێشەیەش نەزاتمانە بێت. توێژینەوە کشت و کاڵەکان وای ئەسەلمێنن کە داری ناروەند مادەیەکی لینجە، نادەیەکی هیلامی دەرەکە، ئەتوانین لەگەڵ ئاوە تێکەڵ کرێزەم خێکی لێ دەرەچێ بەکارهێنرێ لە مەوادی پزیشکیا بۆ چارەسەری پێست. بەنسبەت ئاودانی داری ناروەندیش ئێمە بیدایەت هەموو دارێک، یعنی بێزگەل لە ناروەند و دارەکانی کەش، بەڵام بە تایبەتی ناروەند ساڵی یەکەم تا دووەم تا سێم ساڵیش ڕۆژانە ئاودانیەکەین تا خۆی ئەگرە دارەکە. بەڵام کە دارەکە گشتە ئەو تەمەنەی دوای پێنج ساڵێکەمانە هەفتی 2 جار بۆ 3 جار ئاودانە پێ لە هاوینە. ئێمە ساڵانە چەند خوێندکارێکیش کە بڵێن کە تەخەڕوجەکەن لە بەشە کشت و کاڵەکانە یەنە لای ئێمە ڕێنماییان پێین، بڵێن ئاماری ساڵانەیان هەیە کە چۆنەکەین، ئێمە چۆن سەرپەرشتی ئەم باخچە و بلوارانەکەین. یەکێکی منێسەکە لە باخچەی ئاپاچاوشینین، چەندەها داری ناروەندمان هەیە، گەر دارێکی زۆر جوانە، یعنی فیدباکێکی زۆر جوانمان بواتەوە کە ناوچەیەکی زۆر جوان، یعنی بەجددی هەست بە ئارامەیەکێکیتە ناو باخچەکەەوە. لەبەرەوەی ئێمە زۆر چەندین باخەوانمان لەگەڵایە سەرپەرشتی باخەکانەکەین، بە داچوون بۆ نەخۆشی دارەکانەکەین، عین بۆ زۆر شت بێزگە لە داری ناروە. ئێمە چەندەها دار و دەوەنی کەسمان هەیە کە سەرپەرشتیەکەین.